بەڕاستی تام و چێژی قورئان گەلک زۆرە لێکنە من تام و چێژی قورئان هەنی وەسفی ناکرێن گەلک زۆرە هەنی خۆشیێکی زۆر گەورەیە بەڕاستی ئامۆژگاریشم بۆ مسلمانان بۆ گەنجان بۆ نابینان بە تایبەتی کە وەچی منن نابینانە ئامۆژگاریم وایە کە فکر بکەنە سا قورئانی پیرۆز هەوڵدەن قورئانی پیرۆز لەبەرکەن بەڕاستی تام و چێژێکی گەلک خۆشی هەیە ئەی نابینا بەڕێزەکان گەنجە خۆشەویستەکان هەنی قورئان هەر قورئانە ئێوە بەرز ئەکاتەوە لە دنیا و لە قیامەت هەر قورئانە کە ئەنگۆ دینیتە سەر ڕێگای ڕاست لە ڕۆژی دوایی برادری خراپ هەموو ئەبنە دوژمنی یەکدی هەموو ئەو دەڵێ وەڵا خەتای تو بوو ئەو دەڵێ خەتای جەنابەت بوو ئەمن ئەو ڕێگایمە گرتە بەر ئەی گەنجە خۆشەویستەکان برا بەڕێزەکان چ لەوەی خۆشتر هەیە کە قورئان ببیتە بەهاری دڵانمان قورئان ببیتە خۆشەویستمان هەوڵ دێن قورئان بخینە ناو سینەی خۆمان کە سوودمان پێ بگەینی لە دنیا لە قیامەت لە ناوگۆڕ عنی لەگەڵمان بیتن چ لەوەی خۆشتر هەیە کە لە قیامەت قورئانی پیرۆز بە گەورەی خۆی بێ شەفاعەتمان لەو بکە